سبەینی یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزیەکەم دەست پێ دەکات. دیارە ئامادەکاریەکان لەلایەن لیژنەی فەرعی و لیژنەکانی ناو مەکتەبەکان ئامادەکاری تەواو کراوە چ لە دانانی سوئال و ڕێخستنەوەی و ئەمبارکردنی بە شێوازێکی تەندروست، هەروەها ڕێخستنی هۆڵەکانی تاقیکردنەوە لە هەموو ناوەندەکانی خوێندە هەموو کارن لە ئێستا ئەنجام دراون. تەمەنا ئەکەین کەشوهەواکەش لەبار بێ بۆ ئەوەی کە کارەبا هەی بەردەوامە بێت ناو مەکتەبەکانە. دیارەوەش پێیوەستە بە وەزارەتی کارەبا ئەگەر هاوکارمان بێ ئەم چەندە 12 ڕۆژە کە ئیمتحانە دەکەین. گرنگەوەیە لە ئێستا هەموو ئامادەکاریک ناوەندەکانی خوێندندا کراوە بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکان. دیارە کارەکان ئەمە چەشنەن یاخود هەفرە هەنگاون. لە قۆناغی یەکەمدا دیارە وا ڕێککەوتوین سبەینە سەعات 8:30 و تاقیکردنەوەی بڵێ ناوەندەکانی خوێندن دەست پێ دەکا. خۆ ئەگەر لە ناوەندێکی خوێندنیش لە 2 مەکتەب زیاتری تیابێ ئەوە دیارە ڕێکمان خستووە تاقیکردنەوەی دوم دەکەوێتە دەوامی دووهەم ئەو کە دەکاتە دوای نیوەڕۆ. هەموو ئەو ڕێکارانەمان ئەنجام داوە. پێشتریش کۆبوونەوەمان کردەوە بە سەرجەم بەڕێوەبەرە بەڕێزەکان کە لەو ڕۆوە لە وردەکاری تاقیکردنەوەکان تەقسیری نەکەن بۆ ئەوەی ساڵێکی خوێندن کە هەمیشە تاقیکردنەوەکان چارەنووسی خوێندکار دەستنیشان دەکات بە واقعیانەتر تاقیکردنەوەکان ئەنجام بدەین بۆی قوتابی خوێندکار بە حەقی خۆی ئەم وەرزە تەواو بکات. هەموو ناوەندەکانی خوێندن کە لای ئێمە 340 ناوەندی خوێندنمانەیە بێجگە لە باخچە تاقیکردنەوەی ئەنجام دەدرێ. بازنەی یەکی خوێندن کە دەکاتە پۆلی 1 و 2 بنەڕەتی ئەوانش دیارە تاقیکردنەوەی نووسینەشیان نییە، بەڵام سەرقاڵی تەواوکردنی تاقیکردنەوەکانی با بڵێن هەڵسەنگاندنی خۆیان دەبن. بۆ ناوەندەکانی خوێندن بۆ مامۆستا بەڕێزەکان بۆ لیژنەی تاقیکردنەوەکان مراعاتی ئەو جانبە نەفسی و دەرونی قوتابیان و خوێندکاران زۆر گرنگە. دیارە بەقەدر تاقیکردنەوەکە گرنگە بیکەن، هەروەها کەشوهەوایەکی وا دروست بکەن ناوەندەکانی خوێندن کە کار ئاسانی بکەن بۆ قوتابی خوێندکار لە ڕووی دەرونیەوە. هەروەها شێوازی هۆڵەکانیان وا داڕشت بێت کە قوتابی تووشی مەلەل نەبێ.